لە شارۆچکەیەکی پارێزگای دهۆک زیاتر لە 3000 خێزان بۆ گواستنەوەی کەلوپەل و خۆراک و کاروباری دیکەی ڕۆژانەیان لە بری ئۆتۆمبیل پشت بە گوێدرێژ دەبەستن. شارەوانیش وەک فەرمانگەیەکی حکومی بۆ کۆکردنەوەی زبڵ و خاشاکی سێگەڕک 4 گوێدرێژی تەرخان کردووە لە گەڕەکەکانی چوستەیی، گۆڕەڤا و قاپەکی کە 3 گەڕەکی شارۆچکەی ئاکری سەر بە پارێزگای دهۆکن و دەکەونە دامێنی چیای کەلێ. کوچە و کۆڵانەکانی ئەم گەڕەکانە جگە لەوەی تەسک و دروستکن لە هەموو کوچە و کۆڵانەکانیش پەیژە دروستکراوە بۆ سەرکەوتن و هاتنە خوارەوە، بۆیە ئۆتۆمبیل بە هیچ شێوەیەک بۆ هاتوچۆ کەڵکی لێوەرناگیرێت. لەو 3 گەڕەکەی ئاکرێ کە زیاتر لە 3000 خانەوادە تێیدا نیشتەجێن دەیان گوێدرێژ بۆ گواستنەوەی خواردن، خواردنەوە و نەوەت بەکاردەهێنرێن. هەروەها دانیشتوانی ئەو 3 گەڕەکە تەنانەت بەرد و چیمەنتۆ و دەرگا و پەنجەرەش بە گوێدرێژ دەگوازنەوە. هەڵکەوتەی جوگرافی شارۆچکەی ئاکرێ وای کردووە خانووەکان بەسەر یەکدا هەڵدا بچن و سەربانی هەر خانوویەک ببێتە حەوشەی خانووەکەی ژێر خۆی. ئەمە وێڕای ئەوەی سیمایەکی جوانی بە شارەکە بەخشیوە کەچی ژیانی دانیشتوانی ئەو گەڕەکانی دەکەونە دامێنی چیا سەخت کردووە بەهۆی ئەوەی سوود لە ئۆتۆمبیل وەرناگرن. شارەوانی شارۆچکەی ئاکرێ مانگانە بۆ خاوەن گوێدرێژەکان بۆ هەرێکێکیان 700,000 دینار دەدات کە لە 150 پارەکە لە گوێدرێژەکانیان خەرج دەکرێت بۆ کڕینی جۆ، ناڵ، کورتان و هەگبەیەکی گەورەی نایلۆن بۆ تێخستنی زبڵ و خاشاکی گەڕەکەکانی چوستەیی، گۆڕەڤا و قاپەکی. بەرپرسی ڕاگەیاندن و پەیوەندیەکان لە سەرۆکایەتی شارەوانی شارۆچکەی ئاکرێ زێرەڤانتەمۆ لە لێدوانێکی بۆ ئاژانسی ئەنادۆڵ گوتی شارەوانی ئاکرێ گرێبەستێکی 15 ساڵی لەگەڵ کۆمپانیایەک کردووە کە لە گرێبەستەکەدا 8 گوێدرێژ لە سنووری شارۆچکەی ئاکرێ، بەردەڕەش و شێخان بۆ کۆکردنەوەی پاشماوە و خاشاک تەرخان کراوە. تا ئێستا 4 گوێدرێژ لە ئاکرێ کاریان پێدەکرێت. زێرەڤانتەمۆ لەبارەی نوێکردنەوەی گرێبەستەکە گوتی بێگومان گرێبەستەکە بۆ کارپێکردنی 4 گوێدرێژ لە ئاکرێ نوێ دەکرێتەوە. ئەگەر پێویست بکات گوێدرێژی زیاتریش تەرخان دەکەین. سالم ئەحمەد زێباری خاوەن یەکێک لە گوێدرێژەکان بەیانیان کورتان دەخاتە سەر پشتی گوێدرێژەکەی و هەک بە گەورەکەی دەخاتە سەر کورتانەکە و کۆڵان بە کۆڵان و ماڵ بە ماڵی گەڕەکی چوستەیی دەگەڕێت و زبڵ و خاشاک لە گوێدرێژەکە بار دەکات. سالم ئەحمەد زێباری بۆ ئاژانسی ئەنادۆڵ گوتی ئێمە 4 کەسین کە هەر یەکە گوێدرێژێکمان هەیە کە لەلایەن سەرۆکایەتی شارەوانی شارۆچکەی ئاکرێ پارەمان بۆ تەرخان کراوە بە مەبەستی پاکڕاگرتنی گەڕەکەکانی چوستەیی، گۆڕەڤا و قاپەکی. لەبەر ئەوەی ئەو 3 گەڕەکە هەمووی پەیژە و کوچە و کۆڵانی تەنگ و سەختن، ئۆتۆمبیل بە هیچ شێوەیەک لەم گەڕەکانە بەکار ناهێندرێت. ئەو گوتیشی ماوەی 8 ساڵە بەبێ پشوو وەرگرتن و بەبێ گوێدانە سەرمای زستان و گەرمای هاوین بەردەوامین لە کارەکانمان. لە گەڕێکی گۆڕەڤا من و هاوپیشەیەکم 2 گوێدرێژ بەکاردەهێنین و 2 هاوپیشەی دیکەشمان لە گەڕەکەکانی چوستەیی و قاپەکی بەیانی تا ئێوارە هەڵدەستن بە پاکردنەوەی گەڕەکەکان. حکومەت مانگانە 700,000 دیناری بۆ خاوەنی هەر گوێدرێژێک تەرخان کردووە. خاوەن گوێدرێژەکە دەڵێت مانگانە 700,000 وەردەگرین لە 150 پارەکە بۆ گوێدرێژەکانمانە، چونکە دەبێت مانگانە جۆ، ناڵ، کورتان و هەگبەی نایلۆنی گەورە بکڕین و لە 150کەی دیکەش لە ماڵ و منداڵەکانمان خەرج دەکەین. ئەو 4 گوێدرێژەی لەلایەن شارەوانی شارۆچکەی ئاکرێ پارەیان بۆ بڕاوەتەوە لە بەرزایی چیای کەلێ هەر یەک بە کوچە و کۆڵانەکانی 3 لە گەورەترین گەڕەکەکانی ئاکرێ بڵاو دەبنەوە. زبڵ و خاشاکی لە هەگبەکانیان بار دەکەن و دەیانگەێنن بۆ شوێنانی کە شارەوانی بۆیانی دەستنیشان کردووە. ئاکرێ شارۆچکەیەکی هەرێمی کوردستانە لە سنووری پارێزگای دهۆک کە لە ساڵی 1877 لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە کراوەتە شارۆچکە.